بسم الله بناوی خوای بەخشندە و میهرەبان ئاشتی پەروەردگار بڕژێ بەسەرماندا خۆشەویستانم وەکو باسمان کرد لە زنجیرەکانی دیکە مانجی ڕەمەزان مانجی بوژانەوەی دڵەکانە کاتێک ئەو دڵە پڕ ئیمان دەبێ کاتێک ئەو دڵە دەفەرمێ خوای تبارەک وتعالە کە لە قورئان دەفەرمێ شەهڕ ڕەمەضان الذي أنزل فيه القورئان لەو مانگەدا قورئان نازل بووە دەبا ئەو ئاەتانە بخوێنینەوە کە دڵەکانمان پڕ لە ئیمان دەکا ئەوجا هانمان دەدا کە لە بۆ دەوروبەر بەسوود بین بیر لە دەوروبەری خۆمان بکەینەوە وەکو ڕۆژ وەکو مانگ وەکو ئەستێرەکان وەکو ئەو خۆڵەی لەسەری دەڕۆین کە خوای تبارەک وتعالە وەصفی دەکا و دەفەرمێ منها خەلەقناکم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى ئێوە فکر لەو عەردە بکەنەوە ئەو جیهانە ئەو ژینگەیە کە ئەمە تێیدا دەژین وەکو دایک وایە چونکە دەڵێن ئەلئینسان ابن بیئەتیه مرۆڤەکان کوڕی ئەو ژینگەیەنە کە لە ناوی دەژین یعنی چۆن دایک خۆشەویستە تەمەنت دەبتا 80 ساڵ 90 ساڵ غەریبی دایکت دەکەی یادی دایکت دەکەی بیری دایکت دەکەی دەوەڵڵاهی ئەو ژینگەیەش وایە ئێمە کە کوڕی هەر ژینگەیەک بین بچینە ئەو پەڕی دنیا هەر یادی ژینگەی خۆمان دەکەینەوە هەر خەمی ژینگەی خۆمان لەبەرە هەر دەڵێن دەگەڕێینەوە مەوتەنی خۆمان دەگەڕێینەوە مەفتەنی خۆمان دەگەڕێینەوە ژینگەی خۆمان دەبا هەمومان ببینە بەشێک لە خێر و بەرەکەت لە بۆ دەوروبەرمان و لە بۆ ژینگەکەمان سپاردەی خوابن. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.